غازی شل لە گەرمیان گران کرا. لەمە دووە هەر بوتڵە غازێکی ماڵان 1000 دیناری دەچێتە سەر. ئەمە کاریگەری لەسەر خەڵکەیە. ئەی غاز بۆ کاکە غازی خۆمانە لە کوردستان وتیە بۆ گەیشتە 8.5 ئەمە کێ ئینەکەیە باجەکەیدا هاوڵاتی زیاتر کێ ئینەکەیدا دواسە موچەکانمان موچە کاکە بوون ئەوەی لێ بڕن بۆ لە کاتی خۆیان نایدەن. هۆکاری ئەم بابەتەوەیە کە چیتر غازی شل لە کەرکووکەوە نایەت و سەرچاوەکەی خراوتە سەر هەرێم. پێدەچێ ئەمە کەمبوونەوەی بڕی غازیشی بەدووادا بێت. پێشتر حسەیەکمان لە کەرکووک هەبوو دەبۆ 12 تا 15 تانکەر حسەمان هەبوو لە کەرکووک غازمان بۆ هاتمانگانە. ئێستا لە بسوحوتی ماوە تا ئێستا هیچ غازێکمان بۆ نەهاتووە ئەوەش کە هەمانە بە توجاری کڕێومانە تا ئێستا ئیدارەی گەرمیان هیچ بەرچاوڕوونیەک نییە بۆ ئەوەی کە غازمان چەند بۆ دێ لە سلێمانیوە یان مانگانە چەندێک حسەمان هەیە. بەگوێرەی ئەو زانیارانەی هەیە ئەڵێن لە ڕۆژێکا 2 تەنکەر غاز بۆ هەموو ئیدارەی گەرمیان دێ ئەمەش ئەبێتە هۆی دروستبوونی قەیرانی غاز لەم ناوچەیە. بۆ چارەسەری ئەم بابەتە ئیدارەی گەرمیان هەوڵی هەیە. قایم خامی کفری دەڵێت ڕەنگە کێشەکە کاتی بێت. و بەردەوامیش ئیدارەی گەرمیان جەختی کردوێتەوە کە وەڵامێکی دروستمان دەست بکەوێت لەلایەن قیادەی عەمەلیات و پارێزگای کەرکووک تا ئێستا وەڵامێکی ڕسمیان نەداوەتەوە کە ڕێگریان کردو لەوەی غازی شل بێت بۆ ئەم کارگانە. بۆ ئێمە ناچار بووین پەنابەرینە بەر کارگەکانی غاز لە هەرێم و ئەو غازش کە ئێستا ئێمە دەستمانەکەوێ لە ناوچەکانی سلێمانیە و بۆ پڕکردنەوەی پێویستی خەڵک لە سنوورەکە ناچار بووین ینی ئەو بڕیارە قوبوڵ بکەین کە ئەبێت نرخی غاز وەکو ناوچەی سلێمانی و تەواوی ناوچەکانی تری هەرێمی کوردستان بێ کە پێشتر ئەوان هەر بە 8,000 فرۆشتویانە. گرانبوونی غازیش لە پاڵ کێشەی کارەبا و بنزین و موچەدا بوو بە خەمێکی تر بۆ هاوڵاتیان کە نازانرێت چارەی هەیە یان نا. سامانکەریم کورتسات نیوز کفری.